الله باوکە گیان یاخۆ دەستەکان خۆش بێ هەر بمێنی بۆ من خواردنەکانی تایبەتن بەڕاستی ڕاستە خواردنەکانی منت بۆ دڵە کچەکە ئەی چۆن باوکە گیان ئەوە قسەیە پێم بدەێت نەیە لەگەڵ امتحانەکانت بوو باشی وەڵڵی باوکە ئەم جارەشیان دیسانە بە فاریزە و بە نقطە جار بماوەتە یعنی ئەکید بە یەکەمە بوو هەی ئافرین کچەکەی هەی ئافرین قوربانە باوکە گیان کچەکە جان ئەتوو بە خۆت و بە براکەت ئەوها سەرکەوتوو بن وەعدی ئەمیش بەردەوام لە پشتان بن هەروەها خواردنی خۆشتان لەبۆ بکەم ئەمن چێ بەیە لە دنیای لە تو لە براکەت بترازی هەموو دوعا و نزایەکم لەو خوای گەورەی ئەوەیە ئەوە سەلامت قوربانی تۆ بم باوکە گیان ئیشەڵڵا هەر بمێنی بۆ من کچەکەم دڵێ شتێک هەیە لە میدە شاریوە باوکە لە ڕاستی شتێکی وانە بەڵام شەرمەکەم پێ بڵێم شەرم دەکەی کچی خۆ بابەکەی من ئەتۆ بە خۆت زۆر باشزانی داکەتەوە 5 ساڵەمەی بەجێشتی ئەزار ڕەحمەتی لێبی ئەم لۆگۆ بوومە دار بوومە بار هەچتاویش دۆتانم کرد لە دوایە هەر لە منداڵی و ئەوگەم لەوەی ئەوها ڕاهینایە کە هیچ شەرم نەکەن هەچتان هەبی لەوابی خۆتان بجێڕەوە چ بە خۆت چ بە براکەت ئەخر باوکە گیان باشیەکەی توێ وای لە من کردووە شەرم کەم لە ئاستەدا دێک شتەیە پێت نەڵێم یعنی کچەکەم بابی تو کابرایەکی ئەوەندە زاڵمە نەبیری قسەی لە بەردەیم بکەی بجێڕەوە پێم بڵێ چەند ساڵە عاشقی نا بخۆ باوکە گیان مەسەلەکە ئاواهی نییە کوڕەکە 3 مانگە ئەیناسم لە کۆلێژ لەگەڵمایە بەڵام شتەکە ئاواهی نییە یعنی چوونە دەرەوە ئەو شتانەمان نەبووە پێشی وتومێتە داوام باشە لۆ نایە نازانم دیارە ئامادە نینە نا باوکە وەزعیان باشە خۆ کچەکەم ئەم باسی وەزعی مادی ناکەم دەڵێم دیارە خانەوادەکەیان ئامادە نینە ئێستا بێنە پێش وڵی نازانم باوکە گیان بەڵام پێی ئەڵێمەوە زۆر باشە هەر کاتی دیتت پێ ڕابگەێنێ برێ بابم چاوەڕێتان دەکرد بەسەر سەر و بەسەر چاو با بێنە پێش دەباش کەواتە تەلەفۆنی بۆ کەم ئێستا نا کچولو هەندە پەرەتە لە ڕاوەستە خواردنەکەم لۆ ئامادەکردی پەنجەکانی لەگە دەخۆی ڕاوەستێ بالۆت بین باشە باوکە گیان تا تۆ شتێکی خواردنەکە زەڵاتەکە تەواو بکەم کاک سەفینە من زۆر سوپاس دەکەم کە لێنەگەڕای کچەکەم ڕابکات هەناریش بۆ کچێکی زۆر عاقڵە بەڵام بۆم دەرکەوت کە کوڕێک هاتە ناو ژیانی دڵی برد کوڕەکە هەندە بەدڕەوژ بوو بە دوای کچی تیژوە بوو چاوی لەسەر و سامانەکەی بوو بەرعەڵام زۆر سوپاس دەکەم کە کچەکەم لە ڕزگار کرد لێنەگەڕای ڕابکات باوکە گیان ئەو کاتە لە کۆلێژیش لە ناو قوتابیەکاندا دانیش کاک سەفین دانیشە زۆر کەسێکی زیرەکە کاک سەفین لۆ نای لێرە ئیش بکەی نازانم کاکە دەوەرەم یارمەتی دەدەم ئەم پێویستمان بە ژمێریارێکی هەیە ئەخ ناتوانم ئەخلۆ کچەکەم بە ڕوخسەت دەتوانی و دەقە بە زیمان بێلی باشە باوکە گیان بەسەریست کاک سەفین هۆشەنجان خۆ دەزانین داواممان تەواو بووە ئیتر هەر شتێک بێ بە تەلەفۆن پێکەوە قسە بکەین باشە گیانەکەم بەڵام هەوڵ بە بەیانی بێن ئێ باشە ئەگەر ڕێک نەکەوت هۆشنگ تۆ گاڵتە بم نەکەی ناگیانەکەم بەس بە خۆت دەزانی ئیشی خێر بە پەلە نابی ئەزانین چێ هۆشنگ ئەگەر بە تەمانی بیتە داوام پێم بڵێ خۆ دەزانین 3 مانگە من نەهێنی تۆم بێت وەڵڵا نیازم هەیە بە قوربان ئەی چی مادام باشە گیانەکەم لەگەڵ یان قسە دەکەم و خەبەر دەدەمەوە کچەکەم بەهۆی ئەو پڕە بەڕەڵایەوە تووشی نەخۆشی دەرونی بووە تکار لێ دەکەم ئەگە بێ ئێروکانە هاوکارمان بێم سوپاست دەکەم کاکە من پیاوەتێت بوو کردم لەگەڵتان خۆ من دکتۆری دەرونی نیمە کاکە لە ڕای خوا ئەم تکار لێ دەکەم باشە کاکە گیان بە چه حەقێک یارمەتی کچەکەت بدەم کە کەچی کاک سەفین چاوەکەم هەلۆ فترەتشی دوورە هاوکاریمان بکە سوپاست دەکەم مەمنونت دەبم باشە بەس هەردوو 3 ڕۆژ لێم و تەواو بەسەر چاوکە کە ڕازینە باشە جارە بە یارمەتت سوپاس دەکەم